بینەرانی بەڕێز خۆشەویست لە ئەو جێگەین کە ئەم شەوی ڕابردوو تیرۆرسانی داعش لە باشووری ناحەی کوڵەجۆ پەلاماری هێزی پێشمەرگەیاندا و دیارە جێگەکە 3 کیلۆمەتر زیاتر دەکەوێتە باشووری ناحەی کوڵەجۆ. بەڕێز مەحموود سەنگاوی بەرپرسی میحوەری گەرمەسێری هێزی پێشمەرگەی کوردستان لە شوێنی ڕووداوەکەیە دەمانوێت لە ڕێگەی کورسات نیوزەوە هەم پەیامی هێزی پێشمەرگەوە هەم چۆنێتی ڕێگری لە جم و جوڵی تیرۆرستانی داعش لە ناوچەکە چۆن ڕێگریان لێ دەکەن. کاک مەحموود ڕووداوەکە چۆن بوو وەکو هێزی پێشمەرگە ینی ئەم جۆرە ڕووداوانە بەردەوام دووبارە بنەوەیەوە دەتانەوێت چۆن کۆتایی بەم جۆرە جم و جوڵانە بێنن کە ڕوبەڕووی هێزی پێشمەرگا بێتەوە لە ناوچەکە. دیارە ئەو کاتەی کە ئێمە لێرە دەساتمان هەبووە تا جەلەولا هیچ تیرۆریستە نێتوانی بێتە منەوە لەبەرەوە ئێمە دەساتمان هەبووە ئەوەندەی سوپای عێراق لێرە هەیە ئیستا ئێمە نیو ئەوەنە هێزمان نەبووە لەو منتیقەیە نەمانێڵاوە تیرۆریستانی داعش لەم ناوچە بن بەڵام بەداخەوەی ساکە عێراق لێرە بۆ خانەخین و بۆ ئەم منتیقەیە 6-7 لیوای لێیە لیوای حشتی شعبی لیوای سوپای عێراق لەم ناوچەیەن بەڵام ناتوانن داعش بنەبڕ بکەن لەم ناوچەیە کە ناتوان بنەبڕی بکەن ئەوان جارداریش دێن پەلاماریکی ئەمادەن زۆرجار پەلاماری ئەوانە دەن و پەلاماری جێشی عێراقیە دەن پەلاماری حشتی شعبیە دەن پەلاماری خەڵکە دەن خەڵکە کوژن لەم ناوچەیە و ماوەی کێمە ئاگامان لێم پەلامارەمانە دەن ئەوە هێزەکەی هەمومان ئاگادار کردووە وتومە پەلامارمانە دەن ئێمە پلانی پێشوەخت هەبووە ئاگادار بووین هێزەکانیشمان ئاگادار کردووە و ئەوان ئەزانن لەو ڕەبیە هیچیان پێ ناکرێ بەڵام تەخاکەن ئەگەر بکرێ تەخەیەکەن لە پێشە بۆی حرەسەکان سەر هەڵبڕن بۆی بە قەناسە حراریەکانیان تەخە لە حرەسەکان بکەن و پێش ئەوەیش کە تەخە بکەن ئەم ئەبوانەدانێن لێرە بۆی ئەزانن هێزی پێشمەرگە دێتە فریای هێزەکەی خۆیەوە ئێمە سەدان جار وتومانە کە تەخە بوو جادەکە پاککەنەوە ئەوسا بڕۆن بەڵام بەداخەوە ئیمشەو لە ئەنجامی ئەو چەکە تازانەی پێیانەوە و هەمەرە تازانەی پێیانە گویان نەداوەتە ملیان پێوە ناوەتە ئەم هەواڵانەمان شەید بووە بەڵام ئێمە تۆڵی هیچ شەیدێکمان نەیاڵین و هەروە بەگاڵتەوە لە کۆڵیان نابینەوە لە کۆڵیان نابینەوە هەتا ئەو کاتەی تۆڵی هەموو شەیدەکانمانیان لێکینەوە. باش کاک مەحموود سەرچاوی هاتنیە و تیرۆرستانە بۆم ناوچەیە کوێ ینی لەگەڵ سوپای عێراقیەوە چه هەمانگیەکەن بۆی ئەم ڕووداوانە دووبارە نەبن. قوربانی چاوم سوپای عێراق ئێمە ئەگە داوا بکە هەمانگیەکەین بەڵام ئەوان هەمانگی لەگەڵ ئێمە ناکەن ئیلا ئەو لیوایە نەبێت کە دروست بووە وردە خەریکن لە تەدریبان بۆی ئەو لیوایە دروستە بێ ئەو هاوکاری بە هاوکاری جێشی عێراقی هین بکات بە هاوکاری جێشی عێراقی بتوانێت ئەو ناوچانە کۆنتترۆل بکە هەرچەنی ئێمە هینی منتیقەی هین نییە منتیقەی چۆڵ نییە لە بینمانە ئەم هینانە بە ناو جێشی عێراق هاتوون کە پەلامەری ئەمەیاندەوە بۆشای ئەمنێک کوێیە کە باسەکرێت بۆشایی ئەمنی نییە ناو جێشی عێراقی بۆشایی ئەمنیە ئەو سنوورانی کە جێشی عێراقی حشتی شعبی لێ بۆشایی ئەمنی لوێیە. باشە وەزارەتی پێشمەرگە چۆن دەیەوێت ینی کۆتایی بەم جۆرە جم و جوڵانە بێنێ لەگەڵ سوپای عێراق پێکێنانی لیواکە هەمووینەکەین بەڵام خۆ بەدەست ئێمە نیە عێراق کە خاوەنی ئەو هەموو سوپا و هەلیکۆپتەر و فڕۆکەی گەورەوانەیە ئەوان ناتوان کۆتایی پێبێنن ئەگەر ئێمە خاوەنی ئەو هەموو تەکنیکە بووینای نەمانیڵا یەک کەس سەر دەرکە. باشە کاک مەحموود کۆتا بڵێن زانیاری لەسەر ڕووداوەکەی شەوی ڕابردوو لە زاری جەنابتەوە بیسین ڕووداوەکە ئەوەیە کە بە چاوی خۆتانی بین چەند شەید و چەند بریندارە 5 شەیدمان هەیە برینارەکانمان سوکن برینار هیچوان نیە بەڵام 5 شەیدمان هەیە بەداخ. سپاس بۆ بەڕێز مەحموود سەنگاوی بەرپرسی میحوەری هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ ئەوە دوایین زانیاری بوو لەسەر ڕووداوەکەی شەوی ڕابردووی ناحەی کوڵەجۆ کە 5 شەید و 4 برینداری لێکەوتەوە و تەواوی هێزەکانی پێشمەرگە ئێستا لە ناوچەکە لە ئامادەباشیدان و پلانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرسانی داعشیانەیە وەک بەڕێز مەحموود سەنگاویش ئاماژەی پێکرد کە ئەوان پێداچوونەوەیکی خێرا بە هێزەکان دەکەن لە ناوچەکە و دەیانەوێت ڕێگری بکەن یعنی جارێکی تر ڕێگری لەو ڕووداوە دڵتەزیانانە بکەن یاخود لەو پەلامارانە بکەن کە تیرۆرسانی داعش ناوە لە سنووری ناحەی کوڵەجۆ و باشووری ناحەکە و گوندەکانی دەوروبەری ئاراستەی هێزی پێشمەرگەی دەکەن.